سڵاتان لێ بێبینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لەژێر چاودێری نووسینگەی بەڕێز مەلا مستەفا بارزانی تۆڕی ڕێکخراوە ناحکومەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران پێشبڕکێیەکی هوەری بۆ گەنجان و لاوانی ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەر چوار قەزاکان و ناحیەکانی ئەم ئیدارەیە ساز دەکاتن. ئێستا مەولود دڵشاد بەرپرسی بەشی ڕۆشنبیری و هوەری تۆڕی ڕێکخراوە ناحکومەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانم لەگەڵا دەمەوێت زانیاری زیاتر لەسەر ئەم پێشبڕکەیە لە کاک مەولود وەربگرم. کاک مەولود فەرموویەرە کاک مەولود ئەم کاتە باش پێم بڵێ ئەم پێشبڕکەیەکەی بەڕێوە دەچێت و گەنجان چۆن دەتوانن یاخود ئەو کەسانەی بارەماندن لە ئیدارەی سەربەخۆی سۆران چۆن دەتوانن بەشداریان پێشبڕکێ بکەن. بەڵێ کاکینزار بەخێر بێن بەیانیتان باش. ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوە ناحکومەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران بەشی ڕۆشنبیری و هوەری پێشبڕکەیەکمان بە هاوکاری نووسینگەی جەنابی ڕێزار مەلا مستەفا بارزانی کردوتەوە. سوپاسی نووسینگەی جەنابیان دەکەین. ئەو پێشبڕکەیە بۆ بەهرەمەندانە لە هەموو بوارەکاندا و ئەو بوارانەی کە ئێمە پێشنیارمان کردە بۆ بەهرەمەندان بواری شێوەکاریە، بواری وێنەکێشانە، بواری کاری دەستیە و بیرۆکەی هوەری. بیرۆکەی هوەری ئێمە بۆ ئەوەمانە کە لە داهاتوودا بتوانین وەکو پرۆژەیەکی بچووک کار لەسەر ئەو بیرۆکەی گەنجان بکەین و شێوەکاری وێنەکێشان زۆری هەرە زۆری بەهرەمەندانی ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەر شەش قەزاکانی ئیدارەوە بەهرەیان بزرایە. ئێمە دەمانەوێت بەهرەیان دیار بێخین و خزمەتیان بکەین. ئەم پێشبڕکەیەش تا جەژن ناونووسین بەردەوام دەبێتن و دوای جەژن دەست بە پێشبڕکەیەکە دەکرێتن. هەموو بەشداربوویەک خەڵاتی ڕێزلێنانی پێدەبەخشرێتن و یەکەمەکەش خەڵاتێکی تایبەت و ڕێزلێنانی پێدەبەخشرێتن. گەنجان چۆن دەتوانن بەشداری ئەم پێشبڕکێ بکەن؟ بە چ ڕێگایەک دەتوانن بەشدار بن؟ بەڵێ کاکینزار ئێمە پۆستێکمان کردووە ڕقەمی نووسینگەی ڕێکخراوەکانمان داناوە. دەتوان پەیوەندی بە و ڕژمارانە بکەن کە ئێمە پۆستمان کردووە ئیتر ناوی خوان تۆمار بکەن و تا ئێمەش وەڵامیان ئەدەین و بڵێن فلان ڕۆژە دەست بە پێشبڕکێکەکەین. براوەکان لەسەر چه بنەمایەک هەڵدەبژێرن یاخود لێژنەکان چۆن دیاریکراون بۆ هەڵبژاردننی کەسانی یەکەم و دووەم و سێم؟ ئێمە بڕیارمانداوە لێژنەیەکی مختص بەو بوارانەوە دابنێن کە یەکەمەکان دیاری بکەن و مختص بن بە بابەتەکانەوە. ئیتر بڕیارەکە لە لای لێژنە ئەوە یەکەم بێتن گۆماژەم پێ کرد هەم ڕێزلێنانی پێدەبەخشی و هەم خەڵاتێکی تایبەتیشی پێدەدرێتن. ئەو کەسانەی بەشداری دەکەن دەبێت بەشێک لە چالاکی خۆیان بۆیوە بنێرن یاخود چاوپێکەوتنیان لەگەڵ دەکەن؟ نەخێر بەس ناوی خۆیان تۆمار دەکەن و بۆ ئەو ڕۆژێکە پێشبڕکەیەکە دەکەن ئیتر بڕیارە دەن ئەوخۆ شتە کۆنەکانی خۆشیان بیدن یان هەر لەوێ وێنەی دروست بکەن. خۆش بێ جارە لە کۆتایە پێم بڵێ پەیامت چییە بۆ گەنجان؟ دەتەوێت چی بە گەنجان بڵێ؟ وڵی دەمەوێت گەنجان بەشدار بن بۆ ئەم کارە چون بەهرەیان بەهرەمەندی باشمان لەو ئیدارە و لەو دەڤەرە هەیە. حەزەکەم هەمووان بەشدار بن و دووبارە دەمەوێت سوپاسێکی تایبەتی نووسینگەی ڕێزار جەنابی مەلا مستەفا بارزانی بکەم کە هەمیشە خەمخۆرانە پاڵپشتی هەموو پرۆژە و کاری گەنجانی کردووە و ئێمەش وەکو تۆڕی ڕێکخراوە ناحکومەکانی سۆران هەمیشە خۆمان بە خزمەتکاری گەنجانی ئەم دەڤەرە زانیوە. خۆش بێ. بەڵێ زۆر سپاس بۆ کاک مەولود دڵشاد بەرپرسی بەشی هوەری تۆڕی ڕێکخراوە ناحکومەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران. بەڵێ بینەرانی خۆشەویست وە کاک مەولودیش باسی کرد پێشبڕکێ هوەری بەمبەستی دەرخستنی زیاتر بەهرە و توانای گەنجان و لاوانی ئیدارەی سەربەخۆی سۆرانە. باسیشی کرد لەوەی کە هەموو کەسانەی بەشدار دەبن خەڵاتی ڕێزلێنانیان پێدەبەخشێت و کەسانی سەرکەوت و یاخود بڵین پلەی یەکەم و دووەم و سێم بەدەستدێنن خەڵاتی تایبەتیان دەبێت بۆ هیوای گەنجانی ئیدارەی سەربەخۆی سۆران بەشداریان پێشبڕکێ بکەین. بەڵێ